کاتتان باش هاوڕێیان ڕێز و سڵام بۆ هەمووتان هیوادارم هەموو باش بن لەش ساغ بن تەندروست بن بەختەوەر بن زۆر سپاسی هەمووتانەکەم بۆ تەجوانەکانتان بۆ کۆمنتە جوانەکانتان بۆ لایکەکانتان داوای لێبوردنەکەم کە ناتوانم جوابتان بەمەوە بە تایبەت لەبەر ئەوەی ناتوانم ئەوە بکەم زانیاری تایبەت بم بە کەس ئەمێ ئەم مانگە زانیاری بورجەکانتان بەمێ بۆ مانگی 6 سەرەتا بە بورجی کاوەڕ دەست پێ یەکەم ئەم مانگە ئەو بڕیارە بە کە خۆت پێت ڕاستە گەلو کەسانە مەگرەکە ئەیانێ بدڕوخێنن چیت پێ ڕاستە ئەوە بکە هەستەکانی خۆت چۆنە ئەوە بکە کەسێکەیە دایما کە ئابەی هەیە دایما پاڕێتەوە زۆر گلەی لێکە ینی گلەی لە ژیانی خۆیەکە لە هیچ ڕازی نییە کەسێکی ڕەشبینە دایمە لای تۆیە بەڵام کە تۆ پێویستە نایەت بەهاناتەوە نایە پشگیری بکە بەهانە زۆرە هێنێتەوە ئەڵێ نازانم ناتوانم و ئالەم بابەتانە خۆی ئەپەڕێنێتەوە بەڵام خۆی ئێوێ دایمە تۆ لە لای بیت و ئەم کەسە درۆزنە ئەنانیە بەڵام یعنی بۆ خۆی ئەژی کەسێکە بەس بۆ بەرژەوەندی بەڵام تۆ هۆگری ئەم کەسەی تو خۆشتەوێ هەستت هەیە بۆی شتێک تۆی بەسۆ تۆ بم کەسەوە ئیتر لەوانەیە ئەم کەسە هاوسەرت بێ مناڵت بێ هەچ کەسێکت بێ ئەم کەسە لەوانەیە بورجی ئاوی بێ ئیتر ئاگاتان لە خۆتان بێ یعنی نابێت زۆر خۆتان پشکێنەوە بۆ کەس لەوانەیە سەفەر بکەن بە شێوەیەکی کتوپڕ بە کاتی بێت بۆ کاتێکی کەم بێ لە مانگە ئێوە کەسانی چواردەورتان یعنی لێتان تێناگەن ئێوە هەز بە تەنیایی یەکەن یعنی تانێ دوورکەونەوە ئەویان تانێ بڕۆن بەهۆی ئەم کەسانی چواردەورتانەوە لەم جەوە ناخۆشە لەم یعنی کەسە ڕەشبینانە واز بێنن کەسانی ژەهراوین شتێک بۆ بورجی کاوەڕ بۆ بە کێشە دەمێکە جاری پێشوش باسم کرد ئەمەش قەرینە و کەسی ئەو کەس نییە ئەو ڕۆحی کە لەگەڵتایە بۆ ئێوە بۆ بە کێشە بە تایبەتی بۆ ئیش و بۆ پارە و بۆ خۆشەویستیش لەبەر ئەوە شتەکانە قورسەکە زۆر جالوانێ سحرتان لێکرابێ بەڵام قەرینەکە تەسیری زۆر زۆرە بۆتان ئەمە تەسیری لێکردن و کاریگەری زۆر زۆری هەیە مشتەکانتان بلۆکە یعنی ئەو کەسەی ئەو شتەی لەگەڵ توایە و قەرینە کۆنتڕۆڵی ڕۆحانی تۆ ئەکات بیرکردنەوەکانت هەموو شتەکانت هەنێ لە ئێوە سەبارەت هەواڵەکە بیستن سەبارەت بە هاوسەرگیری کەسێکی نزیکتان ئەو کەسە بورجی تورابێتتر برایە خوشکە مناڵە هەچ کەسێکە ئاهەنگێکی خۆشی ئەبێت و ئێوە ئەچن بۆ ئاهەنگەکە لە هەفتەی چوارەما بێ هەنێ لە ئێوە ئەڵقە ئەبێ یعنی لەوانەیە ئەڵقە گۆڕینەوە لەگەڵ کەسی بورجی تورابیە زۆر دڵخۆشە بن بەمە ئاگاداری دڵتان بە بە شێوەیەکی سەلبی بیر مەکەرەوە یعنی باری تەندروستیشتان ئاگاتان لێبێ یعنی زۆر جار لەوانەیە شتێکی بەسیتان هەبێ مەڵێ وەڵا خراپین و نەخۆشە بین و شتێکمان لێیە ئیشەڵا باشە بێشتەکان بەس دکتۆر بکەن و سەردانی دکتۆر بکەن لەوانەیە لە ژیان تا کەسی سێم هەبێ ئیتر تۆ هەتەیە کەسی بەرامبەرێ لەم بابەتە غەڵەتێکەیە ئاگادار بن کەسێک هەیە پێویستی بە تۆیە یعنی زۆر پێویستی بە تۆ پێشم وتن بەڵام تۆ خۆتە دزیتەوە لی پاڵپشتی نابی ئەو کەسە واز ئەهێنێ و ئەڕوا یان لەوانەیە یەکێکتان خیانەت لەوی کە بکەن یەکێکتان تەقدیری ئەوی کە ناکەن هەستەکەم تۆ تەقدیری ئەو کەسە ناکەی بەڵام لەوانەیە ئەو خیانەت کا بۆیە شتێک هەیە لەم مانگەیە ڕێگەتان ڕووناکەکاتەوە ئەوەش بەهۆی گەشتبینی خۆتانە بە داهاتووتان داهاتوو گەشتبینی خاڵی هێزە بۆ ئێوە بە دوای ئەو شتا بگەڕێن کە دڵخۆشتانەکە بەختان بۆ ئەهێنێر ئیتر خۆشەویستی بێ لە ئیش بێ لە پارە بێ لە خوێندن بێ لە هەر شتێک بێ ئەگەر فرسەتی ئیشتان بۆ هەر لە دەرەوەی وڵات و خێزانەکەت ڕێگر بوون گویان لێ مەگرە و بڕۆ ئەمە فرسەتە بۆ تۆ لە خێزانەکەت کەسێکی سێم هەیە تەداخول ئەکا مەرج نییە بە خیانەت بێ کەسی سێم هەموو جارە خیانەت نییە لە خیانەتی جەستەی ئۆشتانە یعنی لەوانەیە بە قسە بە ئیش بە هەر شتێ بە خیانەت کە ئەم کەسە باش نییە لەوانەیە هاوڕێ و بێ ئیتر ئامەرە و لێکەن ئاگادار بە ئەو کەسە نزیکە هەنێ لە ئێوە سەفەرێکتان بۆ ئەبێ هەندێک گۆڕانکاری ئەکەن بۆ داهاتووتان ئیتر لە خوێندنە لە ئیشە لە ژیانە لە هاوسەرگیری ئەم کەسە لەگەڵ ئەم گۆڕانکاریە لەگەڵ بورجی ئاگریا بێ یعنی باشیشە بێ ئیشەڵڵا زۆر قورسایی و بارگرانی بۆ خۆتان دروست مەکەن ئاگاتان لە تەندروستیتان بێ ئیسراحەتکەن خەو ئیهمال مەکەن ئەمما خەوتان زۆر خراپە ئاگاداری خەوەکانتان بن و هەر تەندروست بن
سەبارەت بە بورجیگە بۆ مانگی 6 دەستکەوت و خێری زۆر ئەم مانگە وا لێ خەڵک حەسوودی پێ ئەکبە لە 15 ڕۆژی ئەخیرا ئەبێت یعنی لە 15 ڕۆژی ئەوەڵا نابێت ئیتر پارە ئەبێ خۆشەویستی گەڕانەوە ئەوانەی بەتەمای گەڕانەوەن هەنێ لە ئێوە کەرسی بورجی کەسێکە ناسێ بورجی دووپشکە یعنی ئەو کەسە باشە بێ بۆتان زۆر دڵتان خۆ پێ خۆشە بێ بە ناسینی ئەم کەسە دەستکەوت و لە ناسینی ئەم کەسە دەستکەوت و شتی قازانجی باشتانە بێ لەم کەسە هەندێک لە ئێوە لەوانەیە جیابونەوەیان دەرکردنەوەیان تەلاقە بێ بەڵام دووبارە ئەو کەسە داوای گەڕانەوە ئەکا کەسی بەرامبەرێ تۆ دوو دڵی لە گەڕانەوە فرسەتی دووەم یعنی داوای ئەکات تۆ بیە یان بەعکسەوە تۆ داوای فرسەتی دووەمەکەی من بەکە بورجەکان زانیاریتان پێ ئەڵم خوێنمەوە جاری وایە تۆ وای یا کەسی بەرامبەرێ هەر کەسە کە پێ بۆی خوێنمە خۆی ئەزانەیە ژیانی چۆنە یا بەعکسەوە ئەو کەسە بەبێ هیچ هۆکارێ دوورکەوتۆتەوە لە تۆ بەڵام ئەگەر ئەو بە تۆ بڵێ بگەڕێنەوە تۆ ڕەفزی ناکەی بەڵام دوو دڵیشی لەوەی کە وەڵامی بیتەوە بگەڕێتەوە ئەمانگە خێر و بەرەکەتێک تان دەست دەکەوێت لەگەڵ لە کەسی بورجی گیسکە زۆر دڵخۆشە من پێی کێشەی تەندروستیتان هەبوو ماوەی پێشووی ئیشەڵڵا چاگە بن بەس مهم ئەوەی دکتۆر و عیلاج ئیهمال مەکەن و ئاگاتاری خواردن بن پارەی زۆرتان بۆ هەیە لە میرات بێ لە هەر شتێ بێ بۆتان دەست دەکەوێت تۆ خێریشی لەکە ئیشەڵڵا چاوان فەستان لەسەر ئاگادار بن کەسانێک بەخیلیتان پێ بن کە ئەو پاران شتێکتان پێ ئەبینن پارەیە شتێ سیارە بێ خانوو بێ خۆتان پارێزە بە قورئان و نوێژ ئەتوانن ئیتر قورئان بخوێنن نوێژ بکەن داوا بکەن لەخوا ئەو ڕوقەی شەرعی هەیە بیکەن بۆیە محفوظ بن هەنێ لە ئێوە داوای هاوسەرگیریتان لێەکەن لەوانەیە کەسی ڕابردوو بێ لە پێشە لەگەڵ یابووی ئەو کەسە جددی نەبووە بەڵام ئێستا جددی و داوا ئەکا هەنێ لە ئێوە کەسێکەی پارەی لێ شاردوونەتەوە ئیتر لە میرات بێ لە قازانج بێ شەریک بێ هەچ کەسێکە بەڵام حەقی خۆ دووەرەگریت و لە کۆتای هەفتەی سێمە ئاگاداری پارە سەرفکردن دەست بڵاومە من هەرچیتان دەستکەوێ سەرفی مەکەن ماوەی ڕابردوو هیلاک و دڵتەن بوون ئەگریان لەخوا ئەپارڕێتەوە ئەم دوعایانە قبول يعني قبول كالي دعاء أكر بس أم دعاء نيست قبول كون أبنو إن شاء الله تانية دي يعني سرتاجي تازة أبي بوتان هنا لقيوا إمزاي ورقية كان إتر إيج بي بارة بي كرين بي فروشتن بي مولك بي زواج بي هرشتي بي يعني أقادار بن كإمزاي هرشتي كان شتيك هيبو إيوا تو تشاوري دميك تشاوري أميات بس سبركو بخاوية بلن نايد وابزو بأساني أما ويا کەسێکەیە بورجی تورابیە تەمەنی لە 30 بۆ 40 ساڵە ئەم کەسە یعنی کەسێکە کەم قسە ئەکات کەسێکە خۆی کەم دووە بەس خێری زۆرە بۆ تۆ سوودی هەیە شەر نییە بە قسە بێ ئەوانەی کە لە مەکتەبن و ئەخوێنن سەبر بکەن مەترسن شتەکان باش ئەبێ ئەگەروانەی لە پۆل لەم خولە باشنین لە خولی دوم بۆ پۆلی دوانزەکان باشە بێ هەنێ لە ئێوە لە بابەتی سۆزداری یعنی خۆشەویستیە لە سینگڵەکانە کێشەتان بۆ ئەبێت ئیتر کێشە لەگەڵ خۆشەویستەکە و نازام چۆنە ئەو خۆتان نێزانن کەسێک هەیە تۆی خۆش ئەوێ چاوی لەسەرتا دایمە لە پشتە ئەو کەسە بورجی ئاگریە یان ئاویە پلەی هەیە دەسەڵاتی هەیە مدیرتە هەچ کەسێکە لەوانەیەیان کەسێکی گەورە بێ لە تەمەنا باوکە بێ باپیرە بێ بەتەمەنترە ئەو کەسە پشتی پێ ببەستە و مەترسە و بۆ تاهاتوو بۆ ئێستەشە ئاگاداری نهێنەکانتان بن نهێنی خۆتان باس نەکەن هیچ پی پارە هیچی خۆشەویستی هیچ شتێک لەم مانگایش نهێنی بپارێزن ئەوانەی مناڵیان هەیە و جیابوونەتەوە ئەبێ باشتر وایە بگەڕێنەوە لەبەر مناڵەکانتان چونکو مناڵەکانتان سەریان لێ تەکەچێ بە تایبەتی لە بابەتی مەکتەب و ئەو شتانەیە هەرچۆنێگە بێ خۆتان تەحملکان ڕێکەون لەبەر مناڵەکان هەر لەش ساغ بن سەبارەت بە بورجی دوانە بۆ مانگی 6 2025 شتێک هەیە لە ژیانتا پێویستە خێرا چارەسەری بکەی ئەویش سحرە یا حەسوودیە چاون فەستە بە ئاەتی قورئانی بێ بە ڕوقەی شەرعی بێ بە هەر شتێ بێت ئەبێ چاکیکەی ئەم مانگە ئیش لەگەڵ بورجی سەتڵ یان دوانە ئەکەیت ئیشەکانتان زۆرە بێ شتێکەیە بابەتی پارەیە تۆ چاوەڕێیت یان ئیش یان شتێکە نەتیجەکەی درەنگ ئەکەوێت یەت بەس هێواژێت کەسێکەیە بورجی تورابیە ئەم کەسە ئەناسن پیاوە تەمەنی لە بینی سیەکانایەت لە 30 بۆ 40 بژێڕەشە جسمی پڕە ئەگەر ئەم کەسە هاتە ژیانت
يعني یا تۆ ئەبی بە کەسی سێمی ئەو کەسە یا تۆ ئەم کەسا بێ بەس کەسی سێم لە ژیانتە، يعني شتێکی ڕاست نییە. تۆ معجبی ئەم کەسەی يعني دڵت يعني حەزەکەی لەگەڵ ئەم کەسابی، بەڵام پەیوەندیەکە کاتیە مەیکەن تەنا بۆ جەستە و خەڵەتە ئاگادار بن. ئەم مانگە خۆتانە پارێزن بە تایبەتی ئافرەتەکان لە هەر کەسێک کە داوای پەیوەندی ئەکات لەبەر ئەوەی ئازاری زۆریان یاون لە ڕابردووە، چقۆی زۆر بە پشتانەوەی زۆر عەزیێتیراون، خۆتان حەزەرەکەن ناوێرن هیچ پەیوەندێکی تازەیە جوابی هیچ کەسێ بنەوە. هەفتەی چوارەم هەنێ لە ئێوە پەیوەندیەکە لەگەڵ بورجی دوو پشک یان ئیشی لەگەڵەکەن کەسێک کە بورجی دوو پشک بێ و سوودی پارە پێتانەگەینیان کەسی یارمەتی خوێندنتانەیە باری سۆزداری ئەبێ بە خۆشەویستی پەیوەندەکە زۆر بەهێزە بێ. بۆ هەندێکتان سەرەتای تازە ئەبێ لە ژیانتا کە دەستکەوتی باشی پارەی تایە سەرکەوتنی تایە لە بوارەی ئیش بێ خوێنن بێ سوود وەرەگرن لە شارێزایی کەسانی تر و یان هاوبەشیەکەن لەگەڵ شراکەتەکەن لەگەڵ کەسێکە سۆر سوودەبینن. هەنێ لە ئێوە ڕاستیەک هەیە کە شاراوەتەوە لە تۆ یان کەسێک لە ئیشە لەگەڵت ئیتر ئەو کەسە بورجی شێر هەیە سەتڵە نهێنیەک هەیە کە لە تۆ شاراوەتەوە ئەو کەسە ڕاست نییە لەگەڵە، بەڵام تۆ ئەم بابەتە تێ ئەپەڕێنی تو لێی خۆش ئەبیت و ئەڵێی بەوە ناڕوخێم بەس شتەکە ئازاری شتەیە. هەنێ لە ئێوە ئەگەر متمنن لەسەر شتێ وازی لێبێنن شتێکی غەڵەتە وازی لێبێنن تکایتر مەشروبە جگەرەیە هەر شتێ بێخی خراپ بێ تەنانەت جستەیش بێ هەرواز بێنن. سحر و هەسوودی زۆر هەیە خۆتان پارێزن تکای لە ئۆڵیش پێموتن بەمە بەچی ئەزان لە سەرتانە بە خەوەی بینن خەوەکانمان درۆنین خەوەکان یعنی شتەکان بە مەسجخوا بۆمانە نێرێ لەبەر ئەوە نوێژ دوعا قورئان خوێنن گرنگە زۆر زۆر ئەوە چارەسەری بکەن. کەسێک هەیە بورجی هەواییە یا ئاگرێ یا بورجی شێرە ئەم کەسە کەسێکی شێتۆکەیە هەڵسوکەوتی چاوەڕوان نەکراوە شتێکی لێ ئەبینی باوەڕ ناکەی ئەم کەسە یعنی باش نییە گەر لە ژیان تابێ. هەنێ لە ئێوە لەوانای ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ کەسی بورجی فەریکە ئاگاتار بن لەوانەیە تۆ عاجزی بکەی قسەی ڕق بکەیت یا ئەو قسەی ڕق بکات ئاگاداری ئەم بابەتە بن. هەنێ لە ئێوە هەستەکەن شتەکان ڕوون نییە لە چواردەوتان بەنهێنی شتەکان ئەکرێ شتی غەڵەت هەیە لەبەر ئەمە بەخۆ تایەنەوە بە هەڵسو کەوت و بڕیارەکان تایەنەوە بە پەیوەندیەکان تایەنەوە ئەم شتانە غەڵەتە یا ئەم کەسانە غەڵەتن لە ژیانتانە ئەبن بە بەدبەختی بۆتان بەدبەختیتان بۆێنن پێویستە خۆتان بگۆڕن زوو باوەڕ بە خەڵک نەکەیت ئەم هەڵسە کەوتانەی خەڵک کە ئەیبینی لیان دوورکەورەوە هەنێ جار تۆ بە دەمی خۆتیش خەڵک لە خۆت دوورەکەیتەوە بەڕاستی بورجی دوانە با من نەڵێم ئێستا ئەڵێن تۆ ئەڵی ئەم کەسە بورجی خراپە ئێمە کەسمان فریشتەنین هەموو غەڵەتمان هەیە و خراپەشمان هەیە چاک و ڕاستمان هەیە بەڵام بورجی دوانە لەبەر ئەوەی خۆی کەسەیاتەکەی وایە دوو کەسە قسە هێنان و بردننی زۆرە یعنی تۆزێ لە قسە غەڵەتە ئەبێ ئاگای ئەوەتان ینی چاکیش نابن بەڵام هەر ئاگادار بن قسە هێنان و بوختان باش نییە. هەنێ لە ئێوە پیاوی بورجی شێر کەسێکی جەزابە خۆی بەدڵە کەسێکی خامزە ڕوون نییە زیرەکە ئەزانێ یاری بە هەست و سۆز بکە ئەزانێ خاڵی لاوازی تۆ چییە چۆنە بەکاری ئەهێنێت سوڵتەی هەم پیاو دەسەڵاتی هەیە تۆ ئەم پیاوە بەرامبەری ئەبیت و ڕوبەڕووی ئەبیتەوە لەوانەیە غەڵەتێک بێ لە بینتانە بەڵام ئیتر ئاگادار بە کەسێکی زۆر فێڵبازە لەوانەیە شتێکی گرنگت لێ ببە یا دزیت لێ بکە یا فێڵە لێ بکە لە پڕ سەفەر بکە و بڕوە یان یاری بە هەست و سۆز بکە ناحەیە عاتفی و غەڵەتێک لەگەڵ بکات و بڕوات خۆی جنسی وڵاتێکی تری هەیە لەوە چێ لە پڕبوون ئەبێ ئاگاداری دزی بن شتەکان تامشارنەوە ئەوانەی دادگایان هەیە لە بەرژێوەندی ئێوە ئەبێ بڕیارەکان هەنێ لە ئێوە گەڕانەوە بۆ کەسی ڕابردوو چونکە تۆ ناتوانی بەبێ خۆشەویستی بژی بورجی دوانە وایە دایمە بێ کەسێ لە ژیانیا هەبێ لەوانەیەم جارە بگەڕێتەوە بە کەسێکی ڕابردوو چکو خۆشەویستی هەبووە لە بەینتانە پێش ئەوە ئەوانەی ساردن یان بەرامبەرەکەیان کەسێکی سارد و وشکە کەسێکی بێسیفەتە یان تۆ وایت یعنی وشک و سیفەتە نیە ئەبێ نەرم بی گەرم و گۆڕ بی دڵساف بی ڕەزیل نەبی هەست و سۆزەکانە دەربڕی خۆ ڕەزیلی هەر لە پارانیە لە هەست و سۆزی شایە لەبەرەوە ئاگاداری ئەمە بە زۆربەی پەیوەندەکان بەهۆی ئەم هەڵسو کەوتانەوە کۆتاییە ئەوانەی کەسێک هەیە کەسی بورجی گیسکە لە ژیانتانە تکایە وازی لێمێنە بە تایبەتی ئەگەر ئەم کەسە کەسی سێمە لە ژیانی تۆ تکایە
یا کە تۆ کەسی سێمی لە ژیانی کەسێکە ئەو بورجی ئیسکە تکایە واز بێنە ئەمە بێ بە غەڵەت و کێشە بۆ تو هەر شاد بن. سەبارەت بە بورجی قرژال بۆ مانگی 6 ئەم مانگە بڕیار بە دوو دڵمە بە واز لەوە بێنە لە دەستچوونی شتەکان واز لە دەستچوونی فرسەتەکان بێنە حەقێکێ مافی خۆتە بە فێڵ بەدەستی بێنەرەوە. یعنی تۆ ناتوانانی مەسەلەن بە دادگا بە شتێ بەدەستبێنیتەوە فێڵێ بکە لەگەڵەوە کەسە بەدەستێنیتەوە. هەندێک لە ئێوە کەسێکێت هەواڵی گرنگی پێ بۆتان 15 ڕۆژی یەکەم سەبارەت بە کەسێک ئیترە کەسە هاوبەشتە یا لە خوێندن بێ یا لە ئیش بێ ئەو کەسە کەسێکی نزیکە کەسێکەیە پاڵپشتە ئەو کەسە بورجی هەواییە ئیتر هاوڕێ برایە یارمەتیت ئەیات لە بڕیارەکانتە چونکو نهێنی زۆر هەیە لە ژیانتە و مێشکی هیلا کردووی ئەم کەسە یارمەتیت ئەیە لە بڕیارەکانتان و یعنی بۆیە هەنگاو بنەی شتەکان چاکەی. هەندێک لە ئێوە کەسی سێم هەیە ئیتر ئەم کەسە لە ئیشە لە خوێندنە لە ژیانە بە تایبەتی ئەوانەی مناڵیان هەیە ئەگەر پەیوەندێکی نهێنیتان هەیە لەوانەیە کەسی سێم بورجی ئاوی بێ یان بورجی کاوڕ بێ ئاگادار بن. هەنێ لە ئێوە سەرەتای پرۆژەیە خوێندنی تازە ئەبێ یا ئیشی دووەم وەرەگرن یا ئیشی شەو وەرەگرن یا ئیتر ئیدوو ئیش ڕۆژ و شەو زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە لە ئیشی دەست یان بەهرێکی تازە فێرە بن یا زمان یا خوێندن زمانی دووەم فێرە بن ئیتر یا کۆرسی زمان وەرەگرن ئیتر یا کۆرسی ئیش وەرەگرن زۆر باشە بێ بۆتان ئەمانگە. ئەوانەی مناڵیان هەیە مناڵەکانیان کاریگەری سەرەکییان هەیە لە ژیانتانە لەبەر ئەوەی یان ئەتانەوێت جیابنەوە یا جیابوونەتەوە لەبەر مناڵەکان یعنی ئەتانەوێ بگەڕێنەوە یا شتەکان چاک بکەن چونکو ئێوە وا حسابەکەن مناڵەکان با یەکەم کەس بن بۆ ئێوە نمبەر 1 بن بۆ ئێوە شتەکانی کە هەموو لاوەنێن ئەگەر پەیوەندیتان هەیە لەگەڵ کەسی سێمە باکارینەگەری نەبێت لەسەر ئەو مناڵەکانێ بیر لە مناڵەکانتانکەنەوە لە پێشە. لەوانەیە بۆ هەندێکتان ژمارە 7 زۆر گرنگ بێ لە مانگی 6 زۆر لەو ڕۆژانە لە ژمارە 7ەکانە شتی باشتان بۆ ئەبێ. هەنێ لە ئێوە کەسێک هەیە تۆ زۆر متمانت پێێتی بەڵام ئەو کەسە شایەنینێ ئەو کەسە بورجی هەواییە ئافرەتە کەسی سێم هەیە لە ژیانە ئەوی شەر کەسەکەی کەش بورجی هەواییە. هەنێ شت هەیە لە پشتەوە بەنهێنی ئەکرێ لە پشتەوە تۆ ئاگادار نیت ئاگادار بە لە هی خێزانەکەت بێ لە دەرەوە لە ئیش بێ. هەنێ لە ئێوە ئاگاداری دزی بن دزیتان لێ نەکرێت تۆ متمانەت بەو کەسەیەتە ماڵە دێتە ئیشت یا شەر دزی هەر لە پارە نییە لەوانەیە لە ئیش لە وەرەقا لە شتێکا لێ بکەن ئاگادار بن ئاگاداری شتەگران بەهاکانتان بن بیشارنەوە لە شوێنە کەس پێی نەزانێت کەس باجێگەکەی نەزانێ. هەنێ لە ئێوە شتێکی گرنگ لە مانگی 6 ڕوو ئەیاد لە ژیانتانە زۆر 180 لە یعنی ژیانتانە گۆڕێ. کەسێک هەیە تۆ زۆر مرتاحی لەگەڵی ئەو کەسە بەنهێنی لەگەڵی ئەو کەسە دڵت خۆشەکە مەسەلەن ناحی مادی معنەوی ئەو کەسە بورجی کەوانە. هەنێ لە ئێوە واز لە کەسێک ئەهێنێت و ئەگەڕێتەوە بۆ لای کەسێکی کە بەنهێنی کەسی سێمە کەسی ڕابردووی تر خۆتان نەزانن. هەندێک لە ئێوە پەیوەندی هەیە لەگەڵ کەسی بورجی قرژاڵە بەنهێنی چاوەڕوانی شتێککە کە لە ڕابردوو تۆ هەربیری لێ ئەەکەیتەوە ئەو شتە لە دەستت داوە یعنی زۆر چاوەڕوانێکی ئەبێ بەزێک تۆ سەبرکە. هەنێ لە ئێوە لەبەر ئەوەی ڕابردوو زۆر بیری لێەکەنەوە دانیشتون خۆتانتان پێوتەوە شتی ئێستا لە دەستێن ئیتر هاوسەری بێ خۆشەویستی بێ هەر شتێ بێ کە لە دەست ڕۆیشتووە ئێوە هەر بیری لێەکەنەوە بیری لێ مەکەنەوە سەیری بەردەمتانگەن شتی باشتر هەیە. هەنێ لە ئێوە ژمارە 9 لەوانەیە مانگی 9 بێ یا 18 بێ یا 27 ئەم بەروارانە هەواڵ نامە بابەتێکی نهێنی کەشفە بێتێ تایە یا بۆ خۆت یا کەسێک لە ژیانتە. ئەگەر کەسێک لە ژیانتە تۆی خۆش ئەوێ و گرنگی بۆیت و تۆ دەقدیری ئەەکەی بەڵام لەبەر ئەوەی تۆ هەر لە ڕابردووە ئەژید لەوانەیە ئەو کەسە وازل لێبێنێ ئەو کەسە تۆی ئەوێ بەڵام تۆ دڵت هەر لای ڕابردووە ئەو کەسە عنی خەفەت ئەخوا کە دوور ئەکەوێتەوە هەر چاوەڕێی نامەیەکی تۆیە چکو تۆی خۆشێ ناوێت دواکەوێ بەڵام لەبەر ئیهمالی تۆ بەڕابردووە پەیوەستی دڵی خۆش نابێ تۆ بێت دڵی خۆش بکەی یعنی کەسێک کە زوڵمی لێ کردووی لە ڕابردوو ڕەحمی پێمەکە کەسی باشتر با لە بەردەمتایە واز لە ڕابردوو بێنە لە خەیاڵ ئامەژی دوو دڵ مەبە
ئاگاداری نهێنی بە ئاگاداری خۆتان بە نهێنی خۆت باسی لای کەس باس مەکە. هەنێ لە ئێوە کەسێکی بەتەمەنتر لە خۆت بە باڵاتر باوک مدیر تۆ ناتەوێت دڵی بشکێنی، ئەو کەسە لەوانەیە غەڵەتی کردبێ لەوانەیە دڵی شکان بێتی، بەڵام تۆ ناتەوێت دڵی بشکێنی و یارمەتیشی بە تۆ ئەو خێرانەی ئیکەی بۆ خوایەکەی هەر لە ساغ بن. سەبارەت بە بورجی شێر بۆ مانگی 6 ئەم مانگە هەنگاوەکانت بژمێرە بە باشی و بە جوانی، پەلەمەکە هەڵەشە مەبە. کەسێک هەیە بۆ هەندێکتان ڕاقەبەتانەکە چاوی لەسەرتە، کەسێک باست دەکا بە خراپی سومعەت برینارەکە، یەکێکە هەواڵ ئەهێنێ و ئەبا بەهۆی ئەمەوە لەگەڵ کەسی بەرامبرت کێشە ئەبێ، ینی دەرکی مەموزین لە بینتانایە و کەسە ینی سومعەت خراپەکە. لەوانەیە تۆ بەهۆی ئەوەی مراقبەی کەسێک ئەەکەی کێشە بێت جیابوونەوە بێت. ئاگادار بن بۆ هەندێکتان، ئاگاداری قسە و هەڵسو کەوتەکانتان بن، عاقڵ بن، غیرە مەکەن، زۆر باش نییە غیرەکردن چووکو جیابوونەوە ئەبێ. شک مەکەن لەو کەسە، سیقەتان بە کەسی بەرامبەرێ هەبێ، مراقبەی کە بەزمەیە هەڵە بزانێ. ئەگەر یەکێکتان خیانەت بکەن ئەوە جیابوونەوە ئەبێ. لە بابەتی خوێندن و ئیشە هەوڵ ئێن، یعنی ئێوە هەستاون ئەم ماوەیە زیاتر خۆشەویستیتان ئیهمال کردو لە خوێندن و ئیشا هەوڵێن. هەنێ لە ئێوە هەفتەی سێم خۆشەویستێکی تازە ئەبێت بە تایبەتی سنگڵەکان لەگەڵ بورجی ئاویە. ئەو کەسە مناڵترە لە خۆت، ئەو کەسە ڕۆمانسیە، دڵی باشە، گرنگی پێت ئەیە، لەوانەیە بورجی شێر بێ. ئەوانەی مناڵیان هەیە بەرپرسیارەتی مادی و مناڵیان لەسەرە، یان خوشک و برای بچووکتان هەیە گرنگی بە خوێندن و دەورە ئەیەن بۆیان، یان ئیتر تۆ مامۆستای گرنگی بە تەلەبەکان تێ ئەم مانگە. کەسێکی سەرسامی تۆیە، ئەو کەسە بورجی ئاویە یا دوو پشکە، یعنی لەوانەیە بەنهێنی سەرسامی تۆیە، بەڵام یەت داوای زەواج بکە لەوانەیە و تۆ داوای زەواجی، یان تۆ ئەگەر کوڕەکانە داوای زەواجکەی لە کەسێک بەنهێنی. ئاگاداری ئیمزاکردنی وەرەقە بن لە مانگە هی عقد، ئیتر هیچ شتێ بەنهێنی مەکەن، با قانونی بێ، ئەگەر زەواج بێ، ئەگەر ئیش بێ باش بیخوێنەرەوە، پرس بەم حامی بکە ئینجا بیکە، زەواجی نهێنی مەکەن. کەسی بورجی کەوان لەم مانگەیە ڕوبەڕووی ئەبیتەوە، لەوانەیە کێشە بێ، دەمەقاڵێ بێ. ئێوە زۆر بەپەلەن لە شتێک، ئیتر کڕینی سیارە بێ، حەستان لە کەشخەییە مەیکەن، پەلەمەکەن، یا خانوو بێ یا شوقە بێ، هەر شتێ بێ پەلەمەکەن چکو زەرەرەکەن. پیاوەکان کەسێکەیە بورجی فەریکە، ئافرەتە، بیری دەکا بۆ دەگری، چەند خۆی دەرئەخا کە توی ئیهمال کردووە، بەڵام دایمە بیری لێکاتەوە چاوی لەسەرتە. ئاگاداری بڕیارەکانتان بن سەبارەت بە پارە و بە ئیش، پەلەمەکەن، لە هیچ شتێکا پەلەمەکەن. ئەم مانگە تکایە شتێک هەیە هەندێکتان ئەوێت تۆ پارێزگاری لێ بکەی، ئەگەر گرانیش نەبێ، یعنی شتەکە خۆشە نیە پارە و ئاڵتۆنشت بێ، شتێک هەیە ئەبێ پارێزگاری لێکە، ئەگەر نرخیشی گران نەبێ، یعنی لەوانەیە کەسێک بێ بۆت، ئەبێ یعنی بیر لە هەموو لایەنەکان بکەرەوە لە شتێکەوە، هەر لە لایەنێک ناکە هەتە ئەو شتە. هەنێ لە ئێوە ئەگەر بە تەمای سەفەرن باشە بیکەن، ئەوانەی لە یاسا و قانون ئیشەکەن هیلاکن، یعنی ئەوانەی کە محامین لەوانەیە کێشەیەکتان هەبێ و یعنی ئاگاداری قەزیەکانتان بن. ئەوانەی کێشەی محکەمەیان هەیە محامی زیرەک بگرن، تکایە محامیەک مەگرن کە کێشەکەتان بۆ چارەسەر نەکە. کەسێک هەیە بۆ هەندێکتان بورجی ئاگریە یا کاوڕە، لێتان نزیک ئەبێتەوە ئەو کەسە بۆ جستەیە، بۆ خۆشەویستی خۆت نییە، ئەڵێ شتێک تێمێ و جستەتم بەرێ، بەس قوبولی مەکەنەمە غەڵەتە، بە تایبەتی بۆ ئافرەتەکان. هەنێ لە ئێوە ئاگاداری نهێنی بە، چونکە ئەگەر کەشف بێ حیاتە بن و باشی شتەکەن لە پشتە و سوکتەکەن ئاگادار بە. کەسێک هەیە بۆ ئێوە یان خۆت لە خێزانەکەت، یان خۆت یا کەسێکی خێزانەکەت ئاگاداری بن، دایک باوک تەندروستیتان باری تێک ئەچێ و بچن بۆ دکتۆر ئیهمال مەکەن، ئیشەڵا باشە بن، بەڵام هەر دکتۆر ئیهمال مەکەن و ئیشەڵا هەر لەش ساغ بن. سەبارەت بە بورجی فەریک بۆ مانگی 6 ئەم مانگە ڕابردوو لە دوای خۆت بەجێ بێڵە، ئەوەی دێت زۆر باش و جوان و خۆشتر ئەبێت، واز لە ڕابردوو بێنە و ناحێ ئیش بێ، عاتفی بێ، هەشتێ بێ. هەنێ لە ئێوە لەوانەیە واستان لە کەسێک هێنابێت ئەو کەسە مدمین بێت، ئیتر مدمینەکە لەسەر مەشروب بووە، خیانەت بووە، ئەگەر هاوسەریشت بێ ئیتر لەما تۆ مزمانەت بە خۆت ئەەکەی، قوبولی ناکەی، هەست بە کەمایەتیەکەی لەگەڵ ئەم کەسە و لە ماوەیەکی کەم باشتر ئەبی و لە مافی خۆش نابی و تەنها زول ناکەی، ئەڵێ من شانی باشترینم، شانی تەقدیر و احترامم، ڕێزم، خۆشەویستیم، ئیتر قیمەتی خۆت ئەزانی.
هەنێ لە ئێوە خۆتان زۆر هیلا کردو ئیتر لە پارە بێ لە ئیش بێ لە خوێندن بێ ئەڵێ من سەر ئەکەوم شاینی باشترم پلە یعنی لە ئیش و خوێندناڵی پلەی باشتر بەدەست بێنم بۆ داهاتوم زۆر باشترە بێ ئەمە زۆر باشە بیرکردنەوەی باشە کەسێک داوای خۆشەویستیان زەواجەکە لە ئیش ئەو کەسە لەگەڵتەی تریا لە خوێندن لە مەکتەب لەگەڵتا ئەو کەسە یا بورجی هەوائیە یان ئاویە ئەگەر ئاوی بێنە هەنگا زۆر سەرسامی تۆیە لە خۆ مناڵترە بەتەمەن لەوانەیە زۆر معجیبە بە خۆت بە جەستەت بە شخصیت کەسێکی سوگ نییە قورسە بە شخصیەتە نرخی خۆی ئەزانێ ئیتر ئەم کەسە لەوانەیە زۆر باشە ئێتە بەردەمەی هەموو کەس ڕەفز مەکەرەوە تاقییان کەرەوە بزانەگەر کەسێکی باشە قبوڵی بکە هەنێ لە ئێوە بڕیاتان ناوە کە کەسێک چەند گرنگیش بۆت بووە وازی لێهێنی وازنهێنانی کەسێکە هێنن زۆر گرنگیش بۆ پێشتر بۆتان هەنێ لە ئێوە کەسێک هەیە خیانەتی لێ کردویت ئەوێ بگەڕێتەوە تۆ بە قسەی ڕق ئەیکوژی جوابی ئەیتەوە بەڕاپستی کە لە قسەکانی تۆە ئەگری یعنی کە لەو پێشنک و تەقدیری تۆ نەکرد ئەو کەسە ئێستا بێت تۆ ڕووخاوە خۆی دەرناخەکەەوە ڕووخاوە بەڵام هەز زۆر بە تەنایی ئەکات و پێش دەڵێ دوایی کەسێکە یعنی بەس پێشەوە عزەتی تۆیەوە بەڵام ئێستا تۆ دووبارە ئێڕوخێنیتەوە کەسێکی بورج هەیە بورجی دووپشکە کە لەگەڵم کەسە خاڵ یعنی ڕوبەڕووبوونەوە ئەبێ قسە ئەبێ دەمەقاڵێ ئەبێ لەوانەیە بگاتەوەی شەڕیش بەڵام ئاگاداری قسەکانتان من چونکو زۆر لەم کەسە پڕن شتێکی لە ژیانتان واستان لێهێناوە ئەمەش خوای گەورە بڕیاری بەوەیاوە یعنی تاو تۆ ناتوانی بیگەڕێنیتەوە خاڵی لاوازی ئێوە ئەوەیە کە فرسەت لە دەستئی بەهۆی هەڵی ڕابردوو یان شتەکان باش نابێ ئێستا لەما بۆتان ڕوونکەمەوە چۆن تۆ بەهۆی ئەوەی لەوانەیە کەسی ڕابردوو خراپ بوو بێ خۆت ئەڵێ کەسەکان باش نیسی قەت نییە کەسی باشیەتە بەردەمە تۆ هەرێکسەر ڕفسێکی تۆ تکایە ڕفسیان مەکەنەوە تکایە ئەو کەسە هەڵسەنگێنن ماوەیەک لەگەڵی ڕەفیق بن هاوڕێ بن گفتوگۆی لەگەڵکەن کە کەسەکە باش بوو باشە باش نەبوو خۆ حافیز سینگڵەکان خۆشەویستی تازە ئەبێ ڕەفزی مەکەن تکایە ئێستش پێتانەڵم لەوانێ داوەتتان بۆ بکە بچن بۆ شوێنێک یعنی نانێ بخۆن قبوڵی بکەن و بزان چۆنە لە خوێندنە ماوەی داهاتوو هەوڵی بۆ بن زۆر باشە بێ هەوڵی بۆ بن ئێوە لە خوێندنە حەزەکەن سەرکەون بەڵام یەک تۆس پەلە ئەکەن لە خوێندن هەوڵی بۆ بن شتەکان زۆر بابەشە بێ و هەر سەرکەوتوو بن سەبارەت بە بورجی تەرازوو بۆ مانگی 6 شتێکەیە لەم مانگا تۆ چاوەڕێیت بەڵام بە هێواشیەت لەوانەیە ئەو شتە هاوسەرگیری بێت تۆ چاوەڕێیت لەوانەیە و کەسە بورجی ئاوی بێت یەت ئەبێت شتەکە بەس هێواشە جارێ هەندێک لە ئێوە قسەکردن تان ئەبێ لەگەڵ کەسێک کە دابڕابوون دووبارە قساکەنەوە ماوەیەک بلۆک هەبوو یا دوور بوون یان ئەو کەسە لە سەفەر بوو یا تۆ لە سەفەر بووی ئەو کەسە یا بورجی هەوایە یا ئاگریە گەڕانەوەیە کە ئیتر بەنامەیەکە نێرە یا هەدیەکە بینێ یا بینی نەبێ ئیتر خۆشەویستی ئەبێ ئەو کەسە کێشەکەی چییە ئەوەیە کەسی سێم هەیە لە ژیانە چەند تۆ خۆشت بێ و تۆ ئەو تۆی خۆش بێ بەڵام دڵی تۆ هەردەنگە ئەڵی کەسی سێم هەیە لەما ستۆپێکەکەی دایمە یعنی ئەتیزارێنێتەوە داوای لە بردنەکە قسەی خۆش ئەبێ ئەم کەسە لەوانەیە بورجی ئاوی بێت دەژیانتەوە کەسێکی تازەش بێت لەوانەیە کەسی سێم بورجی ئاوی بێ واز دەکەم کەسی سێم بورجی ئاوی بێ کە ئەمە لە بینتانەیە هەندێک لە ئێوە کۆتایی بە پەیوەندیێنن لەگەڵ کەسێکە ئەو کەسە لەوانەیە 35 عمری بۆ 45 ساڵ بێ پێستی سپی نییە باڵای وەسەتە قژی زۆر خاو نییە جسمی پڕە ئەگەر یان تۆ ئافرەتی لەوانەیە ئەو کوڕە ڕیشی هەیە سەکسوکی هەیە ئەو کەسە بورجی تورابیە بۆ ئێوە کەسی بورجی دوو پشک یەتە ژیانتان لە هەفتەی چوارەمە هەنێ لە ئێوە واز لە شتێک یان پەیوەندیەکە هێنن بۆ شتێکی تازە یا بۆ کەسێکی تازە کەسێک لەم مانگا ڕوبەڕوو بوتانەوەی ئەو کەسەش بورجی کەوانە ئاگادار بن ناوانێ مناقەشە شەڕ دەنگ ببێ ئێوە پێویستە باڵانس بکەن لە ژیانتان ماوەیەک پێویستانەوەی تەنیا بن گوێ لە هەستی خۆتان بگرن گوێ لە ناختان بگرن بچنە سەوزای بچنە سروش بچنە شوێنێک بیر بکەنەوە بۆ ئەوی بڕیاری ڕاست بن پێویستان بەوەی لەم مانگەیە هەندێک لە ئێوە بۆ پارە پێویستە زیاتر هیلاک بیت تەرکیز بکەن شتەکان جوان شی بکەنەوە لی بکۆڵنەوە اینجا ئیشی تیا بکەن کەسێکەی هۆگری ئێوەیە
ئەم کەسە لە ڕابردوو بورجی ئاگریە هەواییە ئەو کەسە ئەوێ ینی بەخۆی و بندت بکە ینی تۆ دڵخۆشی ئەەکەی زۆر بەڵام ئەو ئەوێ هەر تۆ بۆ خۆی بی یعنی ژیان تۆ ژیانی ئەوە ڕەنگاو ڕەنگ کردووە بەس ئەو کەسە تۆزێ ئەنانیە خۆپەرستە یعنی حەزەکات تۆ بەس بۆ ئەوی بەڵام خۆی لە هەمان کاتا کەسی سێهم لەوانەیە لە ژیانی هەبێ تۆ نازانی بەم کەسی سێم لە بەردەوام ئەبی لەگەڵی یان لەوانەیە بۆی لەوانێ بۆی دابنی بۆ شکەشت بێ دوایی کە ئەم کەسەی هەیە پێی ئەڵێ بە شەرتێ من لەگەڵ تۆڕم واز لەم کەسەی سێم بێنی لەم مانگەیە کەسی بورجی شێر هێزە بۆی ئێوە باڵ پشتە ئاعتیمادی بکەنە سەر پشتی پێبەستن بەڕاستی واسێنان لە هەڵەی ڕابردوو سەرەتای تازە بۆ ئێوە دروست دەکە کۆنتڕۆلی خۆتان بکەن ئەو غەڵەتانی کە غەڵەت ڕابردوو کردوتانە مەیکەنەوە هەنێ لە ئێوە سەبرتان کردووە لە شتێک لە ژیانتانە زۆر ئازاریەوی بەڵام خوا قەرەبوو دەکاتەوە زۆر باشی قەرەبوو دەکاتەوە کەسێک هەیە زۆر وعدە دەئەتەیە ئەنی وعدەکان ناباتە سەر تۆی مشەوەش کردو ژیانی سەرقاڵ کردووی ئەو بڕیار نایەت توی خۆش ئەوێ ئەگەڕێتەوە لات ئەگەر دووریش بێ بەڵام ناتوانێت بڕیاری هاوسەرگیری با و مشکی تۆ تێک ئەیا و شێت دەکات میشکە زۆر مەشغوڵەکە بەم بەباتدا کە ناتوانێت بڕیاری هاوسەرگیری بە بەڵام شتەکان ئەبێ بە زەواج هاوسەرگیری لە کۆتاییە ئەڵقە ئەبێت بەڵام بەمەرجێک چی تۆ بزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەساکەی با پێ بڵێم قەت لە ساسە وعدی مێرێ با ئەویش چاوەڕێی تۆ بێت تۆزێ ئیهمالی کە با قیمەتێ بزانێ و ئەزانێت تۆ دایمە چاوەڕێی ئەوی تۆ زۆر هۆگری ئەویت یعنی لەبەر ئەوە بێت تۆزێ خۆ دوور خەیتەوە بۆیە ئەویش هەستی بۆ تۆ هەبێ و بڵێ ئەترسم لە دەستم چێ بۆیە ئیتر داوای زەواج بکە لە مانگی دای زەواج ئەبێ داوا لێەکە مانگی 7 قسە ئەکەن دوورەکەونەوە بەڵام مانگی دووبارەوە نزیکە بێتەوە و داوای زەواجەکە و هاوسەرگیریەکەن مهم ئەوەی تۆ خۆ قرس ڕابکەیت و بزانێت چۆن مامەڵی لەگەڵەکەی ئەم کەسە بەس ئەوەیە کێشەکەی تۆ ئەمەنا لی نزیک بوویتەوە ئەو دوورەکەوێتەوە بەڵام تۆ خۆ دوورکەورەوە ئەو نزیکەکەوێتەوە هەموو شتەکان باشە بێ سەبارەت بە بورجی دووپشک بۆ مانگی 6 2025 ئەم مانگی بەختی تۆ لە دەستی مەیە ئەوانەی کەسی بورجی کەوان هەیە لە ژیانتان بەردەوامی و هێمن و هەست و سۆز ئەبێ و ڕۆمانسیەت ئەبێ ئەم مانگە هەنێ لە ئێوە ئەنجامی ئەوەی هیلاکی ماوەی ڕابردووتان کە زۆر هیلا بوون بە شتێکەوە ئەنجامەکەیتان دەست دەکەوێت ئیتر لە خوێندن بێ لە پەیوەندی خۆشەویستی بێ لە پارە بێ لە ئیش بێ کەسێکەیە هیلاکی تۆ ئەنرخێنێ بەرامبەری ئەمە دەستکەوتی هیلاکیەکەت ئەبێ ئیتر شتێکی باشت دەست ئەەکەوێ ئیتر یا لە دادگا ئەنجامێکی باشت دەست ئەەکەوێت کە تۆ چاوەڕێ بووی خوا پاداشتت ئاات و هیچ سەبر و تەحملەکەت هەندێ لە ئێوە لەگەڵ کەسانێک کە لە دەرەوەی وڵاتن پەیوەندیتان هەیە یارمەتیتان ئێن ئیتر لە ئیش بێ لە پارە بێ لە خوێندن بێ لە هەر شتێ بێ سوودیان لێ ئەبینن ئەو کەسانە شارەزان یارمەتیتانێن سینگڵەکان خۆشەویستی تازە ئەبێ کەسێکێتە ژیانتانەوە لە هەفتەی دووەمە پیاوەکان داوای خۆشەویستی ئەکەن لە کەسێک لەوانەیە داوای زەواجیش بکەن هاوسەرەکان تێگەیشتن و خۆشەویستیتان ئەبێ و تەقدیری یەکتریەکەن قیمەت یەکتریەزانن ئەم مانگە هەندێک لە ئێوە وەرەقەیەک ئیمزا ئەکەن ئیتر هاوسەرگیری بێ ئیش بێ ئیتر بە قانون و دین و شەرع بێ ئەم مانگە کارما بۆ ئێوەیە دادگای خوا بۆ ئێوەیە ئەم مانگە چونکو ئەگەر ئێوە لەسەر حەق بن خوا حەقەکانتانەیەتەوە چرخی بەخت بۆ ئێوە ئەبێ بە فرسەتەکان لە دەستی مێن گەشببین من ڕژبین مەبن مەڵێن نەوەڵا ئێمە هەر زەرەکەی ناچ ئیشێکەکەی ماوە نە گەشببین من خوا یارمەتیتانەیە هەندێک لە ئێوە کەسێکە کە بورجی فەریکە لەوانەیە داوای ئیش یا پارە ئەکا یا زەواج یا خوێنن لەگەڵ یا هەنگاوی تازە ئەبێ بیکە هەنێ لە ئێوە بیر ئەکەنەوە بە پاکی دووبارە دەست پێ بکەنەوە ئەڵێن خوا لەگەڵمانەوە هەنگاوی تازە ئەنێن و ئەتانێ خوا یارمەتیتان بان و شتی باشتر بەدەست بێنن واز لە غەڵەتەکانی ڕابردوو بێنن ڕەزیل مەبن خێر و سەدەقە بکەن ئەیانەوە ئەوانەی کە ئەیانەوەی قەرز بکەن بۆ شتێک بیکەن ئیتر بۆ مڵک بێ بۆ پارە بێ بۆ هەر شتێ بێ ئەوانەی محکەمەیان هەیە لەسەر مڵکە پارێ میراتی هەر شتێکە کارما ئەگەر مافەکە هی تۆیە دەستت ئەکەوێ خوا پشتی تۆ ئەگرێ حەق لە لای تۆ بێ خوا پشتەگرێ و دەستەکەوێ هەنێ لە ئێوە سەفەر ئەبێت
ئەم سەفەرە گۆڕانکاریەکی تیابێت یان ئەگەر گۆڕانکاری بکەن لە ماڵ لە شوێنی ئیشتان بۆ باشتر یان لە زەوی مەڵک بکڕن زۆر باشە بێ ئەم مانگە. کەسی بورجی سەتڵ ڕوبەڕووبوونەوەی دژی تۆ بێ ئەم مانگە. ئیمانتان بەخوا هەبێ، باوەڕت هەبێ بە خۆت و بەخوا. لەم مانگەیە زۆر مهمە ئەوانەی بیر لە بەناوبانگبوون ئەکەنەوە لە سوۆسیال میدیا بێ، بەر کامێرا بێ، هەر شتێ بێ بیکەن زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە کەسێکی بەناوبانگ ئەناسن ئەو کەسە زۆر باشە و یارمەتیتانەیە. هەنێ لە ئێوە لە ئیشەکەتان شەڕێکە بێ ئاگاداری شەڕ بن. هەندێک لە ئێوە بەهۆی ئیش یا خوێندن دوور کەوتونەتەوە لە هاوسەر یا خۆشەویست، ئەمش کێشەتان بۆ دروستەکە و ئەبێ هاوسەنگی بکەن لە شتەکانە. کەسێک هەیە لە ئیش غیرەتان لێەکە، ڕقەبەرایەتیتان ئەگە ئاگاداری بن، بازەرتان لێ نەیە، چاڵتان بۆ هەڵەکەنێ. کەسی بورجی هەوایی خاڵی هێزە بۆتان لەم مانگەیە. کەسێک هەیە نزیکە لێت، دایمە دڵی لاتە ئەڵێ خەوم پێوە بینیویت، پرسیارە لێیەکە نەسیحەت دەکا لێ دەپرسێ، ئەو کەسە زۆر باشە بۆت. فرسەتێک هێتە پێشەوە بۆتان لە ئیش بێ، یا بەهرەیەکی تازە یا بەهرەیەک ئیشی خۆتانی تیا ئەکەن، زیرەکی ئەگەر زیرەکن لەو ئیشە لە دەستی مێ و بیکە لەو ئیشە بەردەوام بە. بڕوات بە خۆت هەبێ، خۆت پارچە مەکە لە یەک ئیشا ئیش بکە، یعنی لە یەک ئیش کە دۆزیتەوە مەچۆ ئیشێکی تریش بکەی، با زەرەر نەکەی. سەرکەوتن چاوەڕێتانە، بەڵام یعنی شتەکان ئەبێت تۆزێ سەبری بۆ بکەی، بەڵام شتەکان زۆر باشە بێت. ئافرەتی بورجی ئاگری خاڵی لاوازی تۆیە، غیرەت لێ ئەکا، دوعا و سەحری لێەکە، خۆ بپارێزە لەم کەسە بە نوێژ و دوعا و قورئان. کەسی بورجی شێر پلەی هەیە، بەهێزە، سوڵتەی هەیە، توانای هەیە، ئەتوانێت سەرت بخات، یعنی یارمەتیت ئەیە، دەستت ئەگرێ. ئەو کەسە یعنی ئەگەر خۆشەویستەیە هاوسەرتە لەبەر مناڵەکان، ئەگەر هاوسەرتە لەبەر مناڵەکان لە دەستی مێچک و خاڵی هێزە بۆ تۆ مناڵەکان. ئەگەر ڕەفیقە عینە شت یارمەتیتەیە، ئەگەر خۆشەویستە عینەن شت. لەبەرەوە کەسە باشەکان لە دەست خۆت مێ بۆ شتی پڕوپۆچ، شتەکان زۆر باشە بێ و زۆر دڵخۆشە بن. سەبارەت بە بورجی کەوان بۆ مانگی 6 ژیانی خۆبژی ئەم مانگە پێشکەوە ئاور لە ڕابردوو مێرەوە. هەنێ لە ئێوە پەیوەندی هەیە لەگەڵ کەسێک بورجی دوانە بێ، سەتڵ بێ، شێر بێ، هەنگاوێکی ڕاستەیە لەگەڵ ئەم کەسە ئەگەر تۆ سینگڵیت ئەوە زەواجە بێ لەگەڵیە. سەرەتای تازە و خۆشەویستی تازە و ڕاستەقینە ئەبێ لەم مانگەیە. پارێکی زۆرتان بۆیێت لە کەسی دوو پشکەوە، ئیتر میراتی بێ، هەر شتێ بێ. شتێک هەیە لە ڕابردوو یعنی لە دەست شووە تەواو، ئەم مەوزوعە شۆ بوو بۆت، بەڵام ئەبێتە خێر بۆت، یعنی شتەکە تەواو بووە بەڵام خێر و خۆشی بە دواوەیە. کەسێک ئیتر لەوانەیە کەسێک بمرێت تۆ زۆر خەفەتی بۆ بخۆی، بەڵام میراتی باشت بۆیە دڵ خۆشە بێ. مەبەستم ئەوەیە. دادگا لە بەرژەوەندی ئێوەی ئەم مانگە، ئەکەر کەسێک سکاڵای لێ کردوون ئەوە بەرژەوەندی ئێوە ئەیبەنەوە. ئەوانەی کەم حامین یا حاکمن شتی باش چاوەڕێتانە، ئەوانەی ڕێجیم ئەکەن ئەیانەوێ جستەی یان جوان بێت، گۆڕانکاری ئەبێ یان تەجمیلەکەن، لەوانەیە زۆر باشە بێ. ئافرەتی سینگڵ ئەوانەی کە لەگەڵ پیاوی بورجی هەوایی لەوانەیە زەواج بکەن یان پەیوەندێکی تازە بکەن. هەنێ لە ئێوە پێویستی بەوەیە کە ئیسراحەت کە، مێشکی ئیسراحەت کە، ئەم مانگە هێمن بێ، باڵانسی مێشکی خۆی بکە. کەسێک هەیە دوانەی ڕۆحتە، دوانەی جەستەدە، لەگەڵ ئەم کەسە کاتی خۆش بەسەرە بن، لەوانەیە سەفەر بکەن. ئەم کاتە کە ئەڵێم کاتی هێمنی بەسەر بن لەگەڵ لەوانەیە خۆشەویستانە بێ. لە بابەتی ئیشە ئەوانەی خوێنویان و ئیشی زۆر ئەکەنیان لە خوێندنە، پێویستە یا ئەوانەی کە زەواجیان کردو پێویستە ئیش زۆر بکەن. ئەوانەی خوێنیان دەست پێ بکردو ئەبێ زۆر بەردەوام بن و بە باشی سعی بکەن. ئەوانەی کە ئیشی شەکەن، ئەگەر تۆ زەواجت کردو، یعنی پیاوی ژنت هەیە، ژنی مێردت هەیە، پێویستە ئیشی باش بکەن و خۆتانی لا بکەن، چکو پێویستیان بە پارەیە، ئەمما ئەوەیە پێویستە خۆتان دروستکەن. ئافرەتی بورجی ئاوی حەسوودە بەرامبەرتان، غیرە ئەکا، ڕقی لێتانە، سحرتان لێەکە. ئەم ئافرەتە لەوانێت 40 ساڵەکان بێ، قژی ڕەشە، پێستی سپی گەنم ڕەنگە، زەعیفە، زۆر خراپە. لەوانەیە کەسی سێم بێ بۆتان و ئێوێ ژیانتان لێکدا، قسەی خراپ، فیتنەی ئەکا، یعنی ئەم کەسە لەوانەیە بورجی ئاویش بێ.
لەوانەیە سحریە بن بە خواردن و خواردنەوە یاوێنێتەوە ئاگادار من لەم کەسە خۆتان پارێزن هەنێ پیاو هەیە ئافرەت هەیە بۆیە ماڵی تێکا و خۆی بچێتە جێگەکەی ئەم سحر و شراکە کەسی بورجی گیسک تۆی خۆش ئەوێ تۆ یعنی لە بەنهێنیە تۆ بەم خۆشەویستیت نەئەزانی چاوەڕێی ئەوە نەبووی لەم کەسە بەڵام ئەو تۆی خۆشەوێ خاڵی هێزی تۆ کەسی کاوڕە سەرەتای تازە و یعنی سەرەتی تازە دەست پێ بکەن ئەممانگە ڕابردوو ڕۆژ تەواو سەرەتای تازە بۆ ئێوە زۆر مهمە شتی تازەتان بۆیە ئیش بێ خۆشەویست بێ هەموو شتێ سەری تەکە لە سەرەتای تازەیە لە مانگە شتی باش بەرەو ڕووتانە چکو بۆ شتە باشەکان داهاتوی خۆتانی پێم سۆگەر ئەەکەن خۆچکوخوا کە شتێک لێسەنێ شتێکی باشتری لایە خاڵی لاوازی ئێوە کەسێکە درۆزنە دەری بکە لە ژیانێ ئەم کەسە باش نییە لەوانەیە لە ئیش لەگەڵی بێ هەچ کەسێ بێ کەسێکە زۆر خراپە ئەوانی کە ئیشکەر هەیە لە ماڵتانە ئاگادار بن یا کەسێک لە ماڵتانە ئیشەکات کە سەفەر ئەکەن پارۆشتی گرانبەهای خۆتان زەمان بکەن بی شارنەوە بی بەنە شوێنێکە چکو دیزیتان لێکرێ کەسێک بەنهینی سەسامی تۆیە خۆشی ئەوەی داوای خۆشەویستی ئەکا باشە بیکە ئیستقرار و خێزان ئەبێ هاوسەرگیریە بێ ئاگاداری خۆکانتان بن لە مانگە بە نیشانە و مەسجیتە شی بکەرەوە گوێ لە مانگە گوێ لە هەستی خۆتان بگرن چونکو هەستی خۆتان ڕاستە زۆر ئەمە هەستەکەن کە کەسێک خراپە باشە ئیشێ باشە خراپە ئەوانە ئەڵێم کە هەستەکە لە پێش شتەکەت بۆیە هەستی خۆت ئەو شتە ئەڵێ میکەیابیکە باوەڕی پێ بکە لەم مانگەیە پلان و ئیش و پارە بەنهێنی بیاڵنەوە ئیش پارە هەموو شتێکتان کە هەتانە بەلای کەس باسی مەکەن چونکو چاو نفس و حەسوودیتان لەسەر و کەسی خراپەیە لە ژیانتانە با بە شتە باشەکانتان نەزانن سەبارەت بە بورجی گیسک بۆ مانگی 6 گەڕانەوەی حەقێک یا بەدەسێنانەوەی مافێکی خۆت لە کەسێک کە زوڵمی لێ کردویت و تۆ سەر ئەەکەوی بەسەریە حەقی خۆتان بەدەسێنەوە کەسێکی بورجی ئاوی لە ژیانتایە ئەو کەسە یان تۆ دڵخۆش نین یەکێکتان پەیوەندیتان هەیە زەواج هەر شتێکە لەم پەیوەندیە دڵخۆش نین هەست بە خیانەت ئەەکەن یەکێکتان وشکە یەکێکتان مەغدورە لایەنێک بۆ لایەنێکی کە ڕووخاوە بۆ هەندێکتان هەواڵی خۆش ئەبێ لە کەسی بورجی ئاگری لەوانەیە لە دادگاوە بێ بۆ پارە بێ بۆ هەر شتێ بێ هەواڵێکی لە بەسەبارەت بە خۆشەویستی بێ بە خوێندن بێ نەتیجە بێ دەرەجەی باش بێنن تەلەبەکان ئاوانج و ئاواتانیەتە دی بەم هەواڵە خۆشە ئیسیقرارە بن مێشکتان نەفسیەن ئیسراحەتەکەن ئەڵێن ئۆخاش تەواو هەفتەی سێم زۆر مەشغوڵ ئەبن بە خوێندن ئیتر یا بە ئیش یا بە پارە ئەتانەوێ سەرکەوتن بەدەست بێنن لە شتێکە ئەوانەوێ شوقەیە خانوو یا بکڕن یا زەواج بکەن یعنی ئەتانوێ ئەمە هیلاکی بۆ بکەن خۆتان هەوڵی بۆ بن بۆیە سەرکەون لە داهات و خۆتانی زۆر بۆ هیلاگەکەن کەسێک ئێوێ قسەت پێ بڵێ بوختانت پێ بکە سومعەت لە دەست بێ ناو لەکەدارکە بەڵام ناتوانێت تۆ سەرەکەوی سەرکەوتن بۆ تۆیە ئیتر لەوانەیە تۆ بە دادگا شکاتی لێ بکەی حەقی لێ بکەیتەوە چونکو ئەو کەسە ڕقی لە تۆی غیرە لێکە ئێوێ ناوە بزڕێنێ ناشرینت بکات لای هەموو کەس لەگەڵ کەسانی بەرامبەرت ئەچێ یا لەگەڵانی ئەوانەی چواردەورت باس دەکا بە شەڕت فیتنە و شتێ بۆەکە ئەو کەسە دڕەشە بە خوێنی تۆ تین و ئاگاداری ئەو کەسە بە ئەگەر کەسێک هەیە بورجی تەرازوو ئەم کەسە خۆشی ئەویت ڕاستە بڕوای پێ بکە هەنێ لە ئێوە بابەتێک هەیە لی ئەترسن لە دادگا ئیتر لە ئیشا بێشتێ بە دادگایە یا چوونەتە دادگا بۆ ئەو بە بابەتە مەترسە شتەکە هێواژێت بە پەلە بڕیارێ بۆ نایە تۆ بەمە بێزارەبی کە هێواشە و هەر خەبەر نیێ و ئەوانە بەسەر ئەکەوی لە ئاخرەت ئاخیریە ئیشەڵڵا چکو لە دادگا لایانی تۆ ئەگرێ ئەوەی غەڵەتی کردووە سزا ئەدرێ شتێک هەیە ئەبێ هەوڵی بۆ بیت ئیشی تیا بکەیت چاوەڕێی کەسێک مەکە کە یارمەتیت با و با پێش بە کەسێ بەسم نە خۆتی لاکە و هەوڵی بۆ بە و حەقی خۆ بەدەست بێنە خاڵی لاوازی ئێوە لەم مانگەیە بورجی هەواییە هەنێ لە ئێوە بلۆک هەیە لەگەڵ کەسێکە یا تۆ کردوتە یا ئەو کردوێتی ئێتەوە خۆتان نەزانن چکو یەکێکتان مراقبەی ئەوی کە ئەکەن بورجی هەواییە بەرامبەرەکەت و ئەو ئێوێ بگاتەوە بە تۆ یا تۆ بگەیتەوە بۆ بەهۆی مراقبەوە کەسێک هەیە ئێوێ قسەتان لەگەڵ بکات ئێوێ شتەکانتان بۆ باسکە بلۆک بکەرەوە گوێی لێ بگرە لەو کەسە ئەگەر بیر لە سەفەر ئەەکەیتەوە بیکە باشە لەگەڵ ئەم کەسە بێ یاخۆ بەتەنیا
هەنێ لە ئێوە گەریبیل لە گۆڕینی سیارە ئەەکەیتەوە میکە ئەوەی خۆ باشترۆ زەرەکەیت. ئافرەتەکان پەیوەندیان هەیە لەگەڵ کەسی ئەو ئەنێکە پەیوەندیان هەیە لەگەڵ کەسی بورجی قرژاڵ یا بورجی ئاوی، ئەو کەسە ئەگەر لە سەفەرە یا دوورە ئەو کەسە لە دەستمەیە چونکو باشە دوورکەوتنەوەکە نەبوو بەڕێگر چکو لە شێوەی ئەو کەسە کەمە بۆ تۆ قرژاڵ یا ئاوی بێ. تۆ زۆر بە تەجروبە تێپەڕیوی ماوەی ڕابردوو، یعنی تەنگنی و خەفەتی زۆر بینیوە، بەشتی زۆر خراپات تێپەڕیویت، ئیتر بڕیاری ڕاست ئەی لەسەر ئەو غەڵەتانەیە ئەو قورسایانی کە لەسەرە بووە. شتێک هەیە ئەو گەرە ئەو شتێکی توێ پارێزگاری لێ بکە لە دەستی مێ ئەگەر کەسێکە کەسی سێم هەیە لە ژیانت واز لە کەسی سێم بێن و بڕۆ بۆ لای کەسی یەکەم چکو ئەو بەسە بۆ تۆ زیاتر خۆشەویستیتان دەرببڕن. ئێوە تۆزێ ساردن بە تایبەتی پیاوەکانتان، هەست و سۆز بۆ بەرامبەکە و دەربڕە، سارد مەبە، با لە دەستی نەی کەسی بەرامبەری چاوەڕێ ئەتف و خۆشەویستی تۆیە. کەسە باشەکان بە ساردی و وشکی خۆت لە دەستمەیە. سەبارەت بە بورجی سەتڵ بۆ مانگی 6 کەسانێک هەیە ئەویانەی بگەڕێنەوە بۆلاتان بەس ئێوە ئەترسن، دوو دڵن، مەترسە چەرخی بەخت ئەم مانگە بۆ تۆیە. هەنێ لە ئێوە لەوانەیە کەسێک لە ئیش یا خوێندن داوای خۆشەویستی یان پارە بکات، ئاگادار بە. ئیشی تازە ئەبێ هەفتەی یەکەم یان خوێندنی تازە یا ئیشی دەستی ئەکەن بەهرەی تازەتان ئەبێ، شتێکی تازە یعنی ئیتر فێر ئەبن یا ئەچن دەورەی تازە ئەبن یا شەراکەتی تازە هاوبەشیەکەن لە مانگی هەفتەی یەکەمە زۆر باشە بێ. هەنێ لە ئێوە مامەڵاگەن لەگەڵ کەسی بورجی کاوڕ یان هەوایی زۆر باشە، باری دارایی ئەو کەسە داوای ئیش ئەکایە هاوبەشی و لێەکە سوودیتیایە لە پارەیە سەرەتای تازە فێرەبی لەگەڵ ئەم کەسە لە ژیان تا ئیتر ئەگەر خوێندن بێ خۆشەویستی بێ کەسێک بەم نەوەهات قبوڵیکەن. کەسی بورجی گیسک ئەم کەسە چاڵت بۆ هەڵەکەنێ، حەسوودە، خراپە، درۆزنە، فیتنەیە، قسەت پێ ئەڵێ، کەسێکی شەیتانە، دڵی ڕەشە، حەزی لە خێر نییە بۆ تۆ، ئەوێت تۆ هەموو کەسی چواردەورت کۆنتڕۆل بکات و یعنی کەسێکی زۆر ئیتر تابڵی خراپە، مدمینە لەسەر شتێکی خراپ، جنس بێ، مەژبرو بێ، قومار بێ، دزی بێ، ئیتر ڕووی دومی دەرەکەوێ ئەو کەسە بۆت تا ئێستا تۆ نازانی بەڵام بۆت دەرەکەوێ بەم شتانە. ئاگاداری چاوانفەس بن، چاوانفەستان زۆر لەسرە چونکو کارتان تێئەکا، خۆتان پارێزن تکایە بە نوێژ و قورئان و ڕوقەی شەرعی. تۆ ئەم ماوەیە ئەم مانگە شۆک ئەبی بەوەی ئەو کەسانت بۆ ئاشکرا ئەبێ کە بەڕاستی خۆی دوودڵ بوویلیان بەڵام ئێستا بۆت ئاشکرا بێ چکو ئەمانە سحریان کردو هەندێکیان یا چاوانفەست و حەسوودی زۆر زۆریان لەسەر تۆیە. خۆتان پارێزن پێم وتی بە قورئان و نوێژ و چکو ژیانیان تێکەون بەڕاستی ئاگاداری خۆتان بن. لەم ماوەیە بابەتی پارە زۆر سەرقاڵی کردوون، یعنی بیر لە داهاتووەکەن ئەڵێن چی بکەین، ئیشەڵڵا باشە بێشتەکان. ئێوە هەنێ لە ئێوە بەهۆی ڕوحانیە و ناتوانن هەنگاو شتێکی ڕوحانی ناتوانن هەنگاو بنێن، بەخەو ئەیبینن بەڵام ناتوانن هەنگاو بنێن، شتەکە قەرینە و کاری تێکردوون. هەواڵی خۆش لەلایەن کەسی بورجی نەهەونگەوە بێ، لە بابەتی پارە بێ، ئیش بێ، هاوبەشی بێ، ئیتر زۆر باشە بێ. ئەگەر ئێوە پەیوەندیتان هەیە لەگەڵ کەسانێک و عاجز بوون و دڵڕەق بوون لەگەڵی، دڵنەرمە بێ و نامە بنێرن و ئاشتی بکەنەوە چکو تۆ ئەبێت تۆ هەنگاو بنەی. هەنە لە ئێوە پەیوەندی بەهۆی سۆشیال میدیاکانەوە ئەبێ داوای ئیترە خۆشەویستی بکەن، هەر شتێ بکەن ئاگادار بن، بۆ جوابی هەموو کەسمێنەوە. هەنێ لە ئێوە پارێکی زۆر سەرفەکەن ئەم مانگە بەرپرسیارەتی ئەبی لەسەرتەرن، ئاگادار بن ئەم دەست بڵاویە واز لێ بێن، دەستکەوتانە بێ باشە بێ پارەکە بەس ئاگاداری مەسڕوف بن. هەنێ لە ئێوە زانیاریتان بۆیە سەپارەت بە کەسێک ئەم کەسە یعنی نهێنی هەبووە لەگەڵتان، نهێنیکی لێ شاردوونەتەوە. هەنێ لە ئێوە کەسانێک بەهۆی شارەزایی زیرەکی سوودت پێ ئەگەێنن، دوورن لە وڵاتی تۆ بەڵام دەستکەوتی باشت هەبێ بەهۆی ئەوەی ئەو کەسانە یارمەتی تێن و ڕێت نیشانێن لە خوێندن بێ، لە پارە بێ، لە ئیش بێ، لە هەر شتێ بێ. لەم مانگەیە کەسی ڕوبەڕووبوونەوەی بۆ تۆ بورجی دوو پشکە لەوانەیە تووشی کێشە بن یا دەمەقاڵەیە شەڕاگادار بن. شتێکەیە کۆتاییە لە ژیانتان، یا کەسێک لە ژیان تا ئەڕوات یا کەسێک خوا نەخواستە بە نەخۆشی ئەمرێت لە ژیانتانایە، ئیتر هەر کەسێکی نزیک بێ خوا نەخواستە. چەرخی بەخت بۆ تۆیە ئەم مانگە. کەسێک هەیە دوورکەوتۆتەوە لێت، کۆتایی هات
بەڵام ئەو بیر لە گەڕانەوە ئەکاتەوە لەوانەیە ئاشتیش ببنەوە بلۆک هەبوو قسەتان نەئەکرد دووری هەبوو لە نێوانتانە سەفەر هەبوو بەڵام گەڕانەوە ئەبێ و تۆ خۆشت دەوێت ئەو کەسە هەنە لە ئێوە چاکبوونەوە لە نەخۆشی ماوەی پێشوو نەخۆشیتان نەبوو چاکبوونەوە ئیشەڵا ئەبێ هەنە لە ئێوە لەوانەیە بچن بۆ دکتۆر چارەسەر وەرگرن گرنگی بە خۆتان بن بەس ئیشەڵا باشە بن مەترسە بابەتی خۆشەویستی هەندێکتان دڵخۆش نیت هەز بە نوقسانی ئەکەن هەنێ لە ئێوە مدمنن لەسەر شتێک واز بێنن لە بابەتێکە وازی لێبێنت کە ئیتر شتی خراپە تەمان زەرەرتان لێ ئەیە لە بابەتی سۆزاری و خۆشەویستی کە کێشەتان هەیە هۆکانی ڕۆحانی و قەرینە با پێتان بڵێم ئێوە قەرین و ڕۆحانەکانتان زۆر تەسیرتان هەیەکا بۆ خۆشەویستی سەرکەوتوو نابن خۆتان پارێزن و دوعا بکەن هەنێ لە ئێوە سەفەریان گۆڕانکاریە بێ لە ماڵە لە گەڕەکە لە خوێندنە لە ئیشە لەوانەیە بەدڵی تۆ نەبێ بەس بە مەجبوری بیکەی تۆ ئەترسی بەڵام مەترسە تۆ لە پێشە ئەترسیت و تۆ دڵی بەڵام زۆر باشە بێ و زۆر خۆشبەختە بن و سەرەکەون تا ئیشەڵڵا سەبارەت بە بورجی نەهەنگ بۆ مانگی 6 ئەم مانگە سەرەتای دروستکردنی ڕاستەقینە بۆ داهاتوو هیلاک ئەبن بەڵام دەستکەوتی زۆر باشتانە بێ ئیتر لە ئیشە یا خوێندن بێ پرۆژەیەک هەیە هیلاکی کردویت سەرقاڵی کاتێ بۆ تەرخان کردووە بە پارە بێ بە هیلاکی بێ پارە و زۆر سەرف کردووە یان یعنی هەر شتێکت کردووە لە بۆرسەیە یا هەنێ پارێ خسۆتە بۆرسەوە یا لە بانقایە بەس ئیشەڵا باشە بێ بەس چاڕوانێکی کەمی ئەوێ ئەوانەی کە لە محکەمە و قانون ئیشەکەن فرسەتی باشتانە بێ پارەی باشی تیا بۆتان پیاوەکان دوو ئافرەتەیە لە ژیانتانە یەکێکیان ئاویە یەکیان هەواییە یەکێکیان زۆر هۆگری بووی تۆ یەکێکیان هاوسەرە ئەوی تر خۆشەویستە ئافرەتەکان بۆ ئافرەتەکان یارمەتی لەگەڵ ئافرەتی دوانەیە نەهەنگ لە ئیشابێ کەسێک ئافرەتێک یارمەتیتانەیە یا بورجی دوانەیە نەهەنگە لە ئیش یارمەتیتانەیە یان شەراکەتە یان هاوڕێیە یا کەسێکی خێزانەکەتە هاوکاری دەکات هەنە لە ئێوە بڕیارێک هەیە زۆر گرنگە برایارێک ئەیت خێرا ئەیت لە هەفتەی سێمە لە ئیتر بابەتی ئیش و پارایە هەنێ لە ئێوە نانی سۆزداری تۆ ناتوانی بڕیاری لەسەر بی چون لە کەسێک زیاترێ لە ژیانتانە یەخۆتان بۆ یەک لا ناکرێتەوە ئاگاداری پارە سەرفکردندا چونکو لەم مانگا پێویستان بە پارە زۆرە بێ ئەوانەی خوێندنیان هەیە کەسانێک هەیە غیرەتان لێەکەن لە خوێنن بەغیلن ئەیانەوێت سەرکەوتنی تۆ بۆ خۆیان ببن نانەوێت تۆ سەرکەوت و پلە بەدەست بێنیت و ناجح بیت و ئاگادار بە لەم کەسانە ڕەفیقیشتا هەنێ لە ئێوە پرۆژەتان هەیە هەموو پارەکەتان تێکردووە ئاگادار بن ئیشەڵا ئەبێ نەتیجەی بێ بەس کاتی ئەوێ هەنێ لە ئێوە ئیشی تازە ئەکەن لەگەڵ کەسی بورجی ئاگری سەرەتای تازە ئەبێ بۆتان زۆر باشە بێ کێشەی ئێوە لەم مانگا پارەیە هەنێ لە ئێوە دوودڵ سەرقاڵن زۆر یعنی بیری خراپەکەن و ڕەشبینن واز لەمە بێنن ناوی خوا بێن و شتەکە بکەن ئەگەر شتەکە خراپە مەیکەن بەس ڕەشبین مەبن چکو کە ڕەشبین بی شتەکان وەکو دەمی خۆت بۆ دیە خراپە هەنێ لە ئێوە نهێنیەکەی شاراوەتەوە لێت لە کەسەکە بورجی هەوایە لی شاراویتەوە تۆ نازانیت ئەمەشە بۆتە هەوەی کێشەی زۆرت هەبێ لەگەڵ هاوسەر یا خۆشەویستەکەت ئەم کەسە هەڵسوکەوتی باش نیە لەوانەیە کەسی سێمیش بێ قسە بکە پلانی هەیە بە نهێنی تۆ نازانی نهێنی زۆرە لێ شاراوەتەوە ئەبێ بە کێشە بۆت خاڵی هێزی ئێوە چییە ئیش و خوێندن و پارەیە لەم مانگەیە هەوڵی زیاتری ببن ئێوە زیاتر پێویست یعنی پێویستە بە ئیش و خوێندن و داهاتوو پێویستان پێێتی لە ژیانتا نەک خۆشەویستی و خیانەت تکایە گرنگی بەو شتانە بکەن کە سوودی هەیە خاڵی لاوازی ئێوە ئەوەیە کە پێویستان بە خانووە یا موڵکە بۆ بە کێشە بۆتان بەهۆی میراتیەوە بێ ئیتر هەر شتێ بێ کێشەکە لە خانوو موڵک و میراتیایە پێویستانی پێێتی ئیتر لەگەڵ هاوبەشەکەت بێ هەچ کەسێک بێ چگو سیقەنیە لە بینتانە ئەمە بۆ بە کێشە بۆ ئێوە ئەگاداری ئەوە بن ئەگەر عاجزی و کێشەت هەیە لەگەڵ کەسی بورجی شێر یعنی پیاو بێت نەرم بە لەگەڵی ڕاز بە لەگەڵی ئاش بەرەوە با زەرەر نەکەیت
سەفەر ئەبێ بیکە باشە و خێری پێوەیە. واز لە ڕابردوو بێنە، خۆت بەهێز بکە، سەیری داهاتوو بکە، سەیری بەردەمت بکە، شتە باشەکانی باش هەیە، بەهۆی دڵڕقی و قسەڕقی خۆت شتە باشەکان لە دەستمێت کە سەبرت لە دەستمێت، تەحملت هەبێ، ناوی خوا بێنە و بێسەبر مەبە و زمانی شیرین کە ئیشەڵڵا هەموو شتێک باشە بێ. کاتێکی خۆش بۆ هەمووتان.